نام شیلان کەمال قادرە لە دایک بووی شاری سلێمانیم دانیشتووی شاری هەولێرم خاوەنی 5 پاڵەوانیم لە وڵاتەکانی بەریتانیا و ئەڵمانیا و ئیتالیا شێرۆ کلاسیکیشان یەکەمیانە و کۆتایی پاڵەوانێتەکەشم NPC لە میلانۆ بوو. عضلەیەکی زۆر نا عضلەیەکی کەمت هەبێت هەموو پارێزی یعنی ئەسقانەکەتە پارێزیت لە شکاندن لە ماندووبووی لە چرچی لە ڕاستیە هەروەکو هەموو جارێکیش و لە هەموو شوێنێکیش وتومەتەوە من مەدالیەکانم هەمووی وەکو مناڵی منن وەکو بەیبی منن زۆر وەکو 9 مانگ چۆن مناڵێک لە سکتای هەڵیتەوە ئەمانەش 9 مانگ ئیشم بۆ کردووە هەتاکو یەک مەدالیەم وەرگرتووە. لە هەموو جارێک هاوتوم و لە هەموو شوێنێکی ژوستومە ئەوەی ئەخیری بچکۆلەکە هینی کوردستانە بۆیە زۆرم پێخۆش بوو کە مەدالیایەکم یەکەم مەدالیام وەرگرت لە کوردستان وەرم کرد و هەر ئەوەش پەرەی ساند پەرە بم بەو مەدالیە عالەمیانە. من ڕێدار هاشم دایکبوو شاری هەولێرم کە بۆ چەندین ساڵە من خەریکی یاری لەش جوانیم هەروها چەندین پاڵەوانێتیم کردووە بۆ نمونە لە وڵاتی فەڕەنسا توانیم پلەی پێنجەم بەدەست بێنم و لەسەر ئاستی نەودەوڵەتی جیهانی هەروها لە پاڵەوانێتی ئیتالیا پاڵەوانێتی ئۆلیمپیا ئەمێچەر هەم توانیم پلەی 4ەم بەدەست بێنم لەسەر ئاستی نەودەوڵەتی جیهانی هەروەها پاڵەوانێتی ئاسیام کردووە لە وڵاتی لوبنان 2020 توانیم یەکەمەکان بەدەست بێنم و بمە خاوەنی پرۆکارتی وەکو یاریزانێکی پیشەگەر هەروەها پاڵەوانێتی وڵاتی بەحرێنم کردووە لەناو دۆلی عەرەبی کە وەکو کوردێک توانیم بەشداری بکەم و پلەی یەکەم بەدەست بێنم هەروەها پاڵەوانێتی لە وڵاتی دوبەی کردووە پاڵەوانێتی جیهانی 2019 شکر بەخوا لەوەش پلەیەکی باشم بەدەستێنا هەروەها کۆتا پاڵەوانی کە بوومە خاوەنی پرۆکاردی پیشەگەری نێودەوڵەتی NPC توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و بوومە خاوەنی پرۆکارد. تەمرینەکانمان یاریەکانمان بە قورسی بکەیت هەروەها خواردنەکانمان ڕێگی بخەین بەرنامەیەکی تایبەت وەرنامەیەکی وشک تایبەت بێ بە لەش جوانی بۆ خۆمان دانین و بۆی بتوانین ماسوولکە دروستکەین بتوانین منافەسە بکەین سەر ستێج بمانێ ببینە پاڵەوان بوو نەستەمە ئاسان نییە دەبێت چەند بەرنامەیەکی بۆ دانین لە ژیانماندا وانە بڕۆ. کاپتن ئەو بەسەر هاتووە کاڵێن نامانەوەکو تۆمان لێبێ یەن بۆ ئێرە منیش وازانن کەیتر ئەڵەم وەرن یاری بکەن خانمەکانمان وازان ئەیانە بەبیان خەمە سەر ستێج و پاڵان بگرێ ئێمە زانی خۆتزانی ئەو ڕاضەیە بەس بۆ ئەوە نییە کە عەزەڵە بکەیت تو یا بچیتە سەر ستێج لێرە من دایمە وتومە بۆ تەندروستی بەس خۆشتەزانی ئێستا لە هەر سوچێک لە هەر ماڵێک لە هەر تاوەرێک یعنی وەرزشیە کراوەتەوانە ینی شکل لەخوا بەزابێک و جاران نییە ئێستا هەموو مەبدەئی هەم من هەم تۆ هەم پاڵەوانەکانی تر
هەموو مەبدەئی ئێمە ئەوەیە کە وڵاتەکەمان بەرەو پێشەوە بڕوا.